بە دفاع لە ژینگەی کوردستان ڕێز لە یادی ئازیزی شەریف باجوەر و هاوڕیانی بگرین. 3 مانگی خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی شەریف باجوەر، محەممەد پەژوهی، ئەمین حسێنزادە و ڕەحمەت حەکیمینیا بوو. ئەم ئازیزانە چالاکانی پڕگروتینی ژینگەی کوردستان بوون کە لە پێناو پاراستنی دارستانە بەڕوەکانی زاگرۆس و ئاژەڵ و گیان لەبەرەکانی گیانیان بەخت کرد. چالاکانی ژینگە پارێزی کوردستان بەکاری پەیگیر و ماندووی نەناسانەی خۆیان ڕێز لە یادی گیانبەختکردوانی ئازیزی ژینگە پارێز دەگرن. لە کوردستان دوو هێز لە کێشمەکێش لەسەر ژینگە ڕوبەڕووی یەکتری ڕاوەستەون و خواستەکان ئەوەندە ڕوونن کە هەر تەماشاچیەکی ئاسایی بە کەمترین سەرنجەوە دەتوانێت بەوە بگات کە لە دوو بەرەی ئەم بەرە و نەبەردەدا کام لە ڕۆتەکان بەرامبەر بە یەکتری وەستاون. ڕژیمی کۆماری ئیسلامی بەرەیەکی شەڕ لەسەر ژینگەی کوردستان پێکدێنێت. ئەم ڕژیمە لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە بە ئەنقەست و بە بەنامە هەوڵی داوە ژینگەی کوردستان لەناو بەرێت. ئاگر تێبەردانی دارستانەکان، چاندنی مین لە ناوچە سنووریەکان، تۆپ و خومپارە بارانی کوێستان و لە وەرگاکان، تاڵانکردنی سەرچاوە سروشتیەکان، کەڵک وەرگرتنی لە ڕادەبەدەر لە مەعدەنەکان، وشکردنی دەریاچەی ورمێ و تەڵاوەکان، گواستنەوەی زەڵی ژاراوی بۆ دەوروبەری شارەکان و تەنانەت پیسکردنی ڕووبارەکان، دروستکردنی ڕێگای نظامی بۆ سەرکێ و تەپەکان تەنیا چەند نمونە لە هەوڵی بەردەوامی حکوومەتی ئیسلامی بووە لە زەربەلێدان و بەرەو نابوودی بردننی ژینگەی کوردستان. نەبوونی سەرمایە گوزاری و پیشە لە کوردستان بەکردەوە بووەتە هەڕەشەیەک لەسەر ژینگە و تەنانەت لە هێندێک حاڵەتدا بێجگە لە بڕینی دارەکان کەسانێکی بەرەو ڕاوکردن و فرۆشی سمۆرە، ڕێوی، گورگ، ورچ، کەو و باقی باڵندە و بوونەوەرەکان هانداوە. یاسا دەست و پەیگیرەکانی ڕژیم بووەتە هۆی زەربەلێدان لە ژینگە. بۆ نمونە دووچەرخە سواری ژنان قەدەغە ڕاگەندراوە و ئەوەش بووەتە هۆی ڕێگری لە چالاکی دووچەرخە سواری کە بێجگە لە گرنگی بۆ سڵامەتی دەبێتە هۆی خاوێنبوونی هەوای شارەکان. ئەو کە گرنگترین پێداویستی مرۆڤ و هەر بوونەوەرێکی دیکەیە بە خاتری سیاسەتی داگیرکەرانەی ڕژیم لە کوردستان لەگەڵ قەیرانێکی جددی بەرەوڕوو بووەتەوە و لە ئێستادا کەمبوونی ئاو لە یەکێک لە پڕئاوترین ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووەتە بابەتێکی ئاسایی. نەبوونی سەرمایە گوزاری لە بواری ترانسپۆرتی سالمتر و لەوانە تۆڕی قەتاری نێوان شارەکان و مێترۆی ناو شارەکان، دروستکردنی ڕێگای کەم مەترسی بە ستانداردی جیهانی، نەبوونی تۆڕی ترانسپۆرتی ئاسمانی، خەڵکی ناچار بە کەڵک وەرگرتن لە ئامرازی گواستنەوەی کەسی کردووەکە بەگشتی کۆنە و ناسانداردن و بەو مادە سەمیانەی کە بەرهەمی دێنن بوونەتە هۆی ناسالمبوونی هەوا و پیسبوونی ڕێگا و ڕووبارەکان. بێجگە لە هەوڵی سیستماتیکی ڕژیم بۆ لەناوبردننی ژینگەی کوردستان و پیسکردنی خاک، هەوا و ئاو، ڕژیم لەگەڵ چالاکانی ژینگە پارێز وەک دوژمن و مەترسی هەوسوکەوت دەکات و بە دەست بەسەرکردن، ئەشکەنجە، زیندانیکردن و تەنانەت کوشتنیان بزوتنەوەی دفاع لە ژینگەی کوردستانی لەگەڵ کێشە و مەترسی زیاتر ڕوبەڕوو کردوێتەوە. نەبوونی تەکنۆلۆژی گونجاو بۆ بەکارهێنانەوەی زبڵەکان، پاڵاوتنی دروستی ئاوەڕۆکان، بایەخنەدان بە وزەی سەوز و غەیرە فۆسیلی دەبێتە هۆی پیسبوونی زیاتری خاک و ئاو کە ئەوەش بە نۆرەی خۆی مەترسی زیاتر دەخاتە بەردەم مرۆڤ و گشت بوونەوەرەکان لە کوردستان. لە بەرەی بەرامبەری ڕژیمی ئیسلامیدا بزوتنەوەی بەهێز و ڕوو لە گەشەی دیفاع لە ژینگە ڕاوەستاوە. پێکهاتنی دەیان ناوەند و ڕێکخراوی دیفاع لە ژینگە، دژایەتی لەگەڵ ڕاوکردن و داکۆکی لە مافی ئاژەڵەکان، پێکهاتنی خولی فێرکاری سەبارەت بە پێویستی دیفاع لە ژینگە، چاندنی نەمام و ڕێگری لە نابودکردنی دارستانەکان و تەنانەت بەدەستی بەتاڵ و بە کەمترین ئیمکاناتەوە بە گژ ئاگرداچوون و دەرباسکردنی دارستانەکان چالاکیەکی ڕوتین و ڕۆژانە لە کوردستانە. دفاع لە ژینگە لە کوردستان لە پەیوەندیەکی نزیکدا بە باقی بوارەکانی خەبات دژ بە حکوومەتی ئیسلامیەوە گرەی خواردووە. مافی پێکێنانی کۆبوونەوە و ڕێکخراو یەکەمین خواستی چالاکانی ژینگە پارێزی کوردستانە. بەشداریکردنی بەرینی ژنان لەم بزوتنەوەیەدا
بەکردەوە لەگەڵ خواستی بەرابەری ژن و پیا و هەڵوشاندنەوەی هەڵاواردنی جنسێتی پەیوەند دەخوات. چالاکی ژینگەپارێزی ئەساسەن بزوتنەوەیەکی ڕاهێنەرانەیە و پەیوەندی بە وشیارکردنەوەی خەڵک بە پێویستی دیفاع لە ژینگە و مافی ئاژەڵەکانەوە هەیە. بڵاوکردنەوەی ئەدەبیاتی ژینگەی بە زمانی دایک بۆ زەرورەتی مافی خوێندن بە زمانی دایک دەگەڕێتەوە. چالاکانی ژینگەپارێزی کوردستان پێشقەرەوەڵانی بزوتنەوەی مەدەنی و کۆمەڵایەتی لە کوردستان و بۆ دفاع لە ژینگەی سالم لەگەڵ زیندان ئەشکەنجە و مەرگ بەرەو ڕوو بوونەتەوە. کوردستان مەڵبەندی هەزاران چالاکی پڕگروتینی دیفاع لە ژینگەیەکە لە دژوارترین بارودۆخدا لەسەر پرەنسیپە ئینسانی و جیهانیەکان پێداگری دەکەن. هەزاران چالاکی ژن و پیاوی داکۆکیکاری ژینگە لە کوردستان شەو و ڕۆژ لە پێناو ڕێگری لە پیسبوونی ژینگە هەڵ دەدەن. ئەم چالاکانە لە هەمان حاڵدا لە هەر کارەساتێکی سروشتی و یان دەستکردی مرۆڤ لەوانە بوومە لەرزە، ئاگرگرتنی دارستانەکان، لافاو، پیسبوونی ڕووبار و دەریاچەکان یەکەمین کەسن کە بە کەمترین کەرەستەوە دەستەدەنە ڕزگارکردن و یارمەتیدانی مرۆڤ و باقی بوونەوەرەکان. لە ساڕۆژی گیانبەختکردنی چالاکانی ژینگەپارێزی کوردستان بە دیفاع لە مافی ئاژەڵەکان بە بزوتنەوەی نەمامچاندن و ڕێگریکردن لە نابودی دارستانەکان بە خاوێن ڕاگررتنی شوێنی کار و ژیانی خۆمان بە کۆکردنەوەی زەبڵەکان و هەوڵ بۆ بەکارهێنانەوەیان بە تایبەت پلاستیک و باقی مادە شیمیاییەکان کە بۆ سەدان ساڵ زەوی و ئاوەکان پیستەکەن بە فێرکردنی هەرچی زیاتری خەڵک و بە تایبەت لە قۆناغی منداڵی و لە باخچەی ساوایان و مەدرسەکان بە کەڵک وەرگرتن لەو ترانسپۆرتانەی کە کەمتر ژینگە پیستەکان بە تایبەت بە پەرەپێدانی دووچەرخە سواری بۆ ژنان و پیاوان ڕێز لە یادی گیانبەخت کردوانی ژینگە پارێز دەگرین.